لەبەر تۆ بە هەڵەداچووی کەوا ئەزانی تەئیدکردنی گۆڕان یا تەشجیعکردنی گۆڕان کە بۆ شێوە سەریحەش تەبعەن هەر نەبوو. من وتم ئەوانەی کە ئیسلامی ئەتوانن دەنگ هەر نەدەن بەشداریش هەر نەکەن هەر لێی گەڕن چکە لوعبەیەکی زۆر سەخیفە و پەرلەمانێک هەڵەبژێرێ پەرلەمانەکە کلیلەکە ئێوە تا ئێستا لای کاک مەسعودە و ناڵن بیکات خۆی بە کەیفی خۆی کە لەبەرەوە وڵاتێکی میلیشیاییە هیوادارم ئێوە لەم نقطەیە تێبگەن. ئێمە لە دەوڵەتێکی مەرکەزیە ناژین وەکو مالیزیا وەکو کۆیت وەلەو قەبیلەیەک حکومیەکە بەڵام مەرکەزیە. تۆ لە تورکیا محکەمەیەکی دەستوری هەیە شکاتت لە ئۆردۆغان و حیزبەکەی هەیە هەروەکو حیزبی جمهوری هەیەتی یان ئەحزابی تری حرەکەتی قەومی ئەو ئەڕوا شکاتەکە لە ئۆردۆغان و حیزبەکەی لە لای محکەمەی دەستوری بەس تۆ لەکوێ حکومەکە تۆ لەکوێ داوەریە بیتە لای چێ هەموو سەری پەتەکان هاتۆ تۆ لای مەسعود بەرزانی بە تاقی تێناڵە خۆ مرەشەحم یەکاکە ئەمە مسابقەی بە یەک ئەسب ئیتر کابرا سواری ئەسپەکە بۆ یەرغەی پێیەکاوڵێ فەرموو چێ پیاوە بێتە مەیدان پیاوتیان هێشتووە یعنی نەوشیرە مستەفا کە خۆی وتی من ناتوانم ببم بە منافیسی مەسعود بەرزانی معناوانی تر چۆن نتوانم یعنی شێخ جەعفەرت ئەبێ بە بەدیل یا هەندێک کەسی تر کە لە مجتەماعێکی مەدەنیەوە هاتووە خەڵک نایناسە خۆی مرەشەح کاتەوە چۆن وایە چۆن ئەمە ئەکرێ ئاوە لە وڵاتێکی میلیشیایی چەک بەشان لە پێغەمبەرێکی مەعسووم مهمترە لەلایە